بڕوانامەی دکتۆرای فەخری بە بەڕێز مامۆستای هونەرمەند مەزهەر خالقی. هۆڵێک پڕ لە کەسایەتی و ڕۆشنبیر و هونەرمەند و خوێندکار. ئەمان لە چاوەڕوانی ئەوەدان وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ زانکۆی سلێمانیدا وەک ناوەندێکی معریفی بڕوانامەی دکتۆرای فەخری ببەخشێتە کەسێک کە دەنگی چریکەی کوردستان و هۆنراوەکانی پاڵپشتی گەلەکەی بووە. ئەویش هونەرمەند مەزهەری خالقیە. لە سەدەی 20 ڕابردوودا مامۆستای هونەرمەند مەزهەری خالقی یەکێکە لە ئەستێرە درەوشاوەکانی ئاسمانی هونەری گۆرانی و میوزیکی کوردی. گۆرانیەکانی مامۆستا قوتابخانە بوون بۆ فێربوونی خۆشەویستی نیشتیمان. هەوێنی ڕاستەقینەی خۆشەویستی نێوان مرۆڤەکان بوو. ئاوێنەی پیشاندانی ڕووەجوانەکانی کەلەپور و کللتوری کوردەواری بوو. هاوکات گۆرانیەکانی مامۆستا ئیلهامی هەستی خۆشەویستی خاک و نیشتیمانی لە دڵی میلەتەکەیدا نەخشاندووە. بابەتی بایەخی کەلتوری و نەتەوەیی ئەرکی پاراستنی بێگومان مامۆستا مەزهەری خالقی و ئەنستیتیۆکەی ڕۆڵی هەرە گەورە و باڵای بینیوە. مامۆستا مەزهەر کە خۆی زیاتر لە 50 ساڵە وەکو نەرمەندێک و تێکەوشەرێکی نەتەوەیی بەردەوام قوتابخانەیەک بووە بۆ چەندینەوە قەڵای هەرە بەرزین هونەری و نیشتیمانی هەر چوار پارچەی کوردستان بووە. داوا لە بەڕێز مامۆستا مەزهەر خالقی دەکەین بفەرمێتە سەر ستێج. بەخشینی دکتۆرای فەخری بۆ هونەرمەند مەزهەری خالقی وای کرد ئامادەبوانی ناوهۆڵەکە بە چەپڵە ڕێزان لە ئاست هونەر و گەورەی هونەرمەندێکدا بۆستن. هەنگاوەکانی خالقیش بۆ وەرگرتنی بڕوانامەی فەخری ئەوەی پێوتین کە ئەو بڕوانامەیە بۆ ئەو لە خەڵاتی نۆبڵ گەورەترە کاتێک میلەتەکەی بڕوانامەی پێدەبەخشێت. هەست چۆنە کاتێک نەتەوەکەی خۆت بڕوانامەی فەخریت پێبەخشێ؟ ناتوانم بە هیچ شێوەیەک باسی بکەم لە عەزەمەت و گەورەی ئەو بەخششە بە تایبەت بە من لە وڵاتی خۆم بە سەربەستی بتوانم خەڵات بکرێم. ئەمە گەورەترین ئارەزووی من بوو و خەوێک بوو کە هاتە دی. من لەگەڵ هەموو ئەو مرۆڤە هونەرمەندانەی کە لە سەدان ساڵ لەمەوە بێر بنەڕەت و بنەمای فەرهەنگ و هونەری کوردیاندانا و بێناو و نیشان چوون و ئێمە لەوانەوە توانیمان شتێک فێربین لەگەڵ ئەوانە هاوبەشە بن. ئەو کاتەی خالقی بڕوانامەی دکتۆرای فەخری وەرگرتو لەسەر ستێج وتاری پێشکەش کرد. ئامادەبووان ئەو دیمەنانەیان تۆمار دەکرد تا لە ئەرشیفی خۆیاندا بیپارێزن کە ڕێز لە هونەرمەندێک گیراوە کە بەهۆی هونەرەکەیەوە خزمەتی گەلەکەی کردووە و لە ناوەندێکیشدا ئەرشیفی گەلی کورد و فەرهەنگی زارەکی پاراستووە کە گەنجینەیەکی بەنرخە بۆ داهاتووی گەلی کورد. هێمن قادر، کورسات نیۆس، سلێمانی.